نەتەوەکانی جیهان بایەخێکی زۆر بەم بابەتە دەدەن و چەندین پەرتووک و بەرنامەی لەسەر بڵاو دەکەنەوە. ئەوەش لەبەرەوەی کە زمان بەشێکە لە ناسنامە و بوونی نەتەوە و ئامرازی پەیوەندی نێوان خەڵکە. لەبەرەوە زۆر گرنگە کە بزانین زمانەکەمان لەکوێوە هاتووە و چۆن ئەم زمانی ئەمڕۆی لێ پەیدا بووە. ئەمڕۆ لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین هەنگاو بە هەنگاو و لە ڕێگای بەڵگە مێژوویەکانەوە ئەم بابەتە گرنگە یەکلا بکەینەوە. بۆ هەر نەتەوەیەک کە بێوێت بزانێ زمانەکەی لە کوێوە هاتووە و وەڵامی ئەو پرسیارەی چمکەوێت، دەبێت پەنابەرێت بۆ پسپۆڕە ناسراوەکانی نەتەوەکە لەو بوارەدا. بۆ نمونە پرۆفیسۆر مارف خەزەندار کە خەڵکی باشوورە و خاوەنی چەندین پەرتووکە و جگە لە چەندین بەرهەمی جیاواز لە بواری وێژەی کوردیدا، بە تایبەت مێژووی وێژەی کوردی لە 7 بەشدا نووسیوە. کاتێک کە سەیری پەرتووکەکەی دەکەین، لە ڕاستیدا بایەخێکی ئەوتۆی بەو بابەتە نەدا و بە شێوەیەکی سەرپێیی دەڵێت. زمانی کوردی لە گروپی ئێرانی یان هندۆ ئێرانی بنەماڵی هندۆ ئەوروپیە. ئەو زمانە نەتەوەیەی ئێستا لە ناوەیە بە پێی گۆڕانێکی سروشتی لەو زمانانەوە دروست بووە کە باب و باپیرانی کورد لە پێش هاتنی ئاینی ئیسلام قسەیان پێکردو و پێیان نووسیوە. بەو جۆرە ئەو زمانەی ئێستا کە بووە بە ڕەمزی نەتەوەی کورد لە دوای پەیدابوونی ئیسلام کەوتۆتە ناوە. دەبینرێت پرۆفیسۆر مارف خەزەندار زۆری لەسەر نەنووسیوە و ئەو پێی وایە ئەم زمانە کوردی ئەمڕۆ دوای هاتنی ئیسلام پەیدا بوو و پێش ئەوە زمانی ئێمە هندۆ ئەوروپی یان هندۆ ئێرانی بووە، بێ ئەوەی کە بڵێت زمانە هندۆ ئەوروپی یان هندۆ ئێرانیەکەی کە ئاماژەی پێدەکات کام زمان بووە، چۆن بووە یان چی بووە. واتە دوو دەستەواژەی گشتی بەکارهێناوە، بەڵام ناوی هیچ زمانێکی تایبەتی نەهێناوە. دیارە لە پەرتووکێکی ئاوادا کە 7 بەشە و هەزاران پەڕێ و تایبەتە بە زمان، مرۆڤ چاوەڕوانی ئەوە دەکات کە زانیاری زیاتری چنگ بکەوێت، بەڵام هەر هێندە لەسەر بنەچەی زمانی کوردی دەڵێت. لەم پەرتووکە وەڵامێکت چنگ ناکەوێت کە وەڵامی ئەو پرسیارە گرنگ و سادەیە بداتەوە. دکتۆر سدیق بۆرەکەی کە توێژەرێکی ڕۆژهەڵاتی کوردستانە، ئەویش بە هەمان شێوە لە 3 بەرگی نایابدا مێژووی وێژەی کوردی نووسیوە و خاوەنی چەندین بەرهەمە. دکتۆر سدیق گەورەترین کاری کردووە لەم بوارەدا و ئەو زیاتریشی لەسەر بنەچەی زمانی کوردی نووسیوە، بەڵام ئەویش زیاتر ئاماژە بە زمانی ئاوێستا دەکات. بۆرەکەی پێی وایە کە زمانی ئاوێستا هەر زمانی مادیە، ئەو بۆچوونەش بێ دەرخستنی بەڵگە خراوەتە ڕوو، زیاتر دەربڕینی بۆچوونێکی گشتیە نەک ئەنجامی توێژینەوە، واتە تەنها وتەیە نەک توێژینەوە. هەندێک توێژەری کورد بە زمانی ئینگلیزیش پەرتووکیان لەسەر کورد نووسیوە و لەسەر ئەم بابەتیان نووسیوە. توێژەری کورد ئەمیری حەسەنپور کە کەسێکی زمانەوان بووە و بەشێکی تایبەتی پەرتووکەکەی لەسەر زمانی کوردی نووسیوە. ئەوی شتێکی ئەوتۆ ناڵێت و تا ڕادێک دەڵێ زمانی کوردی نوێ کە دەیبەستێتەوە بە وێژەی نووسرا و تەمەنی 600 ساڵێکە بێ ئەوەی کە ڕوونکردنەوەیەکی تەواو لەسەر بنەچەی زمانی کوردی بدات. دەرخستنی ئەم نمونانە بۆ ئەوەیە کە ئاشنای بۆچوونی کەسانێک بین کە پێشڕەون لە بواری زمانی کوردیدا. ئەم 3 کەساتیە هەمویان بەرهەمی نایاب و گرنگیانێ، بەڵام هەموو بۆچوونەکانی ئەوان لەوە تێپەڕ ناکات کە زمانی کوردی لە ئاوێستاوە دروست بووە. زمانی ئاوێستاش ئەو زمانەیە کە دەقەکانی ئاینی زەردەشتی پێنووسراوە. سەرەڕای گرنگی ئەم بابەتە، بەڵام زۆربەی پەرتووکە کوردیەکان بەشێکی کەم و زۆربەی جار لێڵ لەسەر ئەم بابەتە گرنگە دەخەنە ڕوو. لەبەرەوە تاکی کورد لە ئەنجامدا ناتوانێت وەڵامێکی ڕوونی سەبارەت بە بابەتی گرنگی بنەچەی زمانەکەی چنگ بکەوێت و مژارەکە بۆ زۆرینەمان بە ناڕوونی ماوەتەوە.